لا توريكني برنامج بياني باش كردستان دەباز لە بنەماکردنی دۆکیومنتەری هەروەها ئەزمموی دەرهێنان کە ئەمڕۆ لە ستۆدیۆ ئامادەیە کە گفتوگۆی زیاتری هەروەها وەرجەکاری زیاتر وەردەگرین کە ئەیش کا کامەران کەریم کە دەرهێنەرە بەشی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەیە بەیانی ئەمەم بەخێر هاتی سپاس بۆ ئامادە بوون. سپاس بۆم دەفەدە. ئەمە دەست پێکم بۆ جۆرە بێت باسێک لە دۆکیومنتاریمان بۆ بکەی باز لە بنەماکانی دۆکیومنتاریمان بۆ بکەین. بەڵێ توێشەکەی زۆر سپاس بەینتان باش. ڕاستی خۆی فیلمی دۆکیومنتاری ئەگە بمانەوە بین بەحسێکی باشی لەسەر بکەین پێویستی بە چەند کۆرسێکە بێ یا چەند کاتژمێرێکە بەڕاستی فیلمی دۆکیومنتاری خۆی لە چەند شێوەیەک دەبینێتەوە تەمان جیاوازتر لە جۆنۆرەکانی کە ئەوش بەو مانایی کە فیلم بە مانەگشتیەکەی پێویستی بە ئامادە باشێکی زیاتر هەیە لە ڕووی سکریپتەوە لە ڕووی دایلۆگەوە تۆ پێویستی بە ئەکتەر هەیە لە فیلمەکانیکە بەس لە فیلمی دۆکیومنتاریە بە مانایەکی تر تۆزێک خاوترە جیاوازتر لە بەشەکانیکە دۆکیومنتاری چەند بەشێکی هەیە بەشێکی ئەوەیە کە ستۆری تێڵی پێڵێن ئەن ڕاستەوە خۆ تۆ لەگەڵ کارێکی حەیویە تەعامولەکەی بۆ مانایی کە فیلمی دۆکیومنتاری ئامادە باشێکی ئەو تۆی وەکو فیلمی ئەکشن و فیلمەکانێکی ناوێت. فیلمی دۆکیومنتاری لە خۆی لە چەند بەشەکە بێن تۆکە ئاماژەم پێکرد ئەو گرنگترین بەشانەی ئەوەیە کە بەلای منەوە زۆر گرنگە زۆر چێژی لێوە دەگرم ئەوەیە کە کارێکی حیوانیە خۆ دەچیتە ناو خەڵکی خۆ دەچیتە ناو ئەو بەشەی کە خۆتە بۆ ئامادە کردووە ئەوی ژەوەیە کە ستۆری تێڵەیە کەسێک یا فۆڵەوی کەسێکەکەی یا کەسێک هەڵبژاردووە یانی پێویستە کە لەوچ ئەکتەری هەبێ ئەفو پێشکاری هەبێ یاخود خۆی هەر ئۆتۆماتیکیان کامێرەکە لەگەڵ ئەڕوا ئەو دیمەنانە کە پیشانی بینەرێدەی خۆی بە خۆی مانایکی پرچێژە بەخشێت. زۆر باش ئەمە باسی بوو لە فیلمی دۆکۆمنتاری باسی فیلمی دۆکۆمنتاریمان بۆ بکەیت لە چاوی بینەرەوە لە چاوی بینەردا چی جیاوازیەکە لەگەڵ فیلمەکانی تردا. فیلمی دۆکیومنتاری و کە ئاماژەم پێکرد کارێکی حیوانەیە زۆر بۆ بینەر چێژێکی ئۆتۆی هەیە ینی بۆ مانایی کە فیلمی ئەکشن لای هەموو بینەران دیارە کە دروستکراوە کارێکی دروستکراوە یاخود ڕوویداوە یا ڕوەدا بۆ مانایی بەس فیلمی دۆکیومنتاری ئەوەیە کە کارێکی حیوانیە ینی ڕاستە خۆتو لەگە بینەرە قساکەی یا ئەو کامێرەی تۆ چاوی کامێرەکە ڕێک چاوی بینەرە کە بینەر تۆ چییە بینی لە کامێرەکە کە تۆ سی شاشێکی تەلەڤیزیۆنیەکەی کارێکە بینی فیلمەکە باسی ژیان و حاڵ و گوزەرانی ئەو ژینگەیەکە کە تۆ فیلمی تیا کردووە ینی بە مانایەکی تر فیلمی دۆکیومنتاری زۆر کارێکی ینی پشتێشترە لەلای بینەر بە تایبەتیان لەوچ لەم ژنگەی کوردستانی خۆمانە بەداخەوە لەوشێ زۆر ینی بنەمایەکی ئەوتۆی نەبێ ئەنی خەڵکی کەم بینەری هەبێ بەس لە ناو بینەری ئەوروپی و مجتەمەعی دەرەوەی هەرێمی کوردستانی خۆمانە فەڕاستیەکێک لە هەرە پڕبینەترین بەنامە تەلەڤیزیۆنەکانی ئەوروپیەکان. کامەران تۆکو دەرهێنەرەکەمە باسی لە ئەزمموی خۆتمان بۆ بکەیت کە تا ئێستا چەند فیلمت بەرهێمناوە چۆن کارە دەست پێ کرد چەند فیلمی تێدا ینی لە فستیڤالەکان بەشداری کردووە. بەڵێ من کاری ڕاگەیاندن یا فیلم یا فیلمسازی ئەگەڕێتەوە بۆ 13 ساڵ پێش ئێستا لە وڵاتی بەریتانیاوە دەستم پێ کرد پێش 13 ساڵ دەستم کرد بە کاری وێنەگرتن بڕاستی وەکو هەموو دەرهێنەرێک و وەکو هەموو کارێکی میدیایی زۆربەی کەسەکان کە خولیای سەری کاری دەرهێنانیان هەیە لای بینەران ڕوونە بە کاری فۆتۆگرافە یا بەکاری ڤیدۆگرافە دەست پێکەن منیش چەند ساڵە کاری ڤیدۆیم کردووە بۆ بەنامەژی تەلەڤیزیۆنی و بۆ راپۆرتە هەواڵ و ئەوانە دوایی بەڕاستی خۆم بینیەوە لە کاری دەرهێنانە دوای هەوڵم بوون و مانوبوونێکی زۆر خۆم مانوو کردایە یەکەم بەرهەمی فیلمی دۆکیومنتاری کە کاری دایرکتەر پرۆدیوسەر لەگەڵ کامێرا کاری وێنەگرتن بۆ کردبوو بەنامەیەکی دۆکیومنتاری بوو بەناوی ئازادی ئاین لە وڵاتی بەریتانیا ئەم بەنامەیە خۆی لە 6 ئەڵقە دەبینیەوە بۆ کەناڵێکە لە کەناڵە کوردیەکان بوو لە دوای ئەوە بەنامێکمان تۆمار کرد بە ناوی ژیان لێرە و لەوێ بەراوردکردنی ژینگەیەکی ئەوروپیانە لەگەڵ ئەو ژینگەیە کە لە کوردستانە هەیە باسی دوو هاوڵاتی کوردیە کرد ئەم دوو هاوڵاتی هەردووکیان خەوان پێداوەسی تایبەتن بەراوکردنیە بوو لە ڕۆی خزمەتگوزاری لە وڵاتی بەریتانیا و لە هەمان کاتە لە کوردستانی خۆمانە لە دوایەوە بەرهەمێکی ترمان بەرهەمهێنا بە ناوی پزیشکە کوردەکان لە وڵاتی بەریتانیا هەڵبەتە بەڕاستی من کاریم دەرهێنانم بۆ نەکردبوو
بەس کاری وەنەگرتن لەگەڵ برای بەڕزم کاک سیروان شەریف کاری وەنەگرتنا بۆ کردبوو هەر بۆ کەناڵە کوردیەکان بوو دوای ئەوە بیرمان کردەوە لە کە هەنگاوێ بنی بۆ عن کامل فیلمەکان بێتە فیلمێکی ئینگلیزیانە Don't Forget Them Don't Forget Them ئەم بەرهەمە بەرهەمی ڕێکخراوێکی ئەمریکی بوو لە بەهاری ساڵی 2019 بەرهەمێکی ئێستا لەسەر شاشەکەیەکە کەمەرا ڕاستە بەڵێ ئەم بەرهەمە بەگشتی بەوردی باسێکی ئەم فیلمەمان بۆ بکەین بەڵێ ئەم بەرهەمە تەمەن یەکێکە لە بەرهەمەکانی کۆمپانیای کام فیلم پرۆدەکشن کە خۆم خاوەنداری ئەو کۆمپانیا دەکەم لەگەڵ تیمێکی پرۆفێشناڵە ئەکادیمیکای تیاکەین ئەم بەرهەمە لە بەهاری ئاماژەم پێکرد ساڵی 2019 بەرەم هاتووە لەناو ئاوارەکانی شاری دهۆکە لەناو کەمپی شاریە و کەمپی دۆمیس باسی لە نەهامەتەکانی دوای شەڕی داعش دەکات کە بەسەر کوردانی یەزیدیە هاتووە و بە هەمان شێوە کوردانی ڕۆژئاوا ئەم تیمە کە بینێتە شاشەکە ئەم تیمێکی پزیشکی گەڕۆکی ئەمریکی و بیانین گەڕاونەتەوە هەرێمی کوردستان کە پەیوەندیان کرد لە ڕابردووە بە ئێمەوە کە کاری پرۆدەکشن و پۆست پرۆدەکشنیان بۆ بکەین خۆشبەختانە ئەم بەرهەمە ئێستا لەسەر شاشەی فستیڤالەکانایە لەسەر کێبڕکەی شاشەی فستیڤالەکانایە هەتا ئێستا لە 35 فستیڤاڵی جیهان وەرگیراوە و 16 خەڵاتی بەدەستهێناوە خەڵاتەکان لە چیا خۆیان دەبین خەڵاتەکان بۆ باشترین دەرهێنەر کە خودی خۆم بووم سپاسەکەم بۆ باشترین وێنەگر هەر خودی خۆم بووم پرۆدیوسەکەی ئەمریکیە پێشکارەکە هەر ئەمریکیە ئەم لاتش بەڕاستی باسیکەم ئەم تیمێکی پزیشکی خۆبەخشن کە کاریان ئەوەیە بەناو ئاوارەکانی جیهانە بەعام و بەتایبەتیان لە دهۆک ئۆفیزیان هەیە ئەگەڕێن کاری پزیشکی کاری سەرەتایی بۆ نەخۆشەکان ئەنجام دەدەن ئەم فیلمە بۆ باشترین دەرهێنەر بۆ باشترین وەنەگر بۆ باشترین سیناریۆ بۆ باشترین پێشکار بەڕاستی خەڵاتی بەدەستهێناوە لازە هەر لە کێبڕکەی سەر شاشەی فستیڤالەکانایە کامەرە ئەو فیلم دۆکومنتارەی کە تو تێدا بەرهەمە هێناوە ئەوانی کە بەشداریان لە فستیڤالەکاندا کرد و ئەوانی کە خەڵاتیان بردوتەوە لێرەدا چەند فیلمی تر هەیە فیلم دۆکومنتاری کە تو تێدا بەرهەمهێنابێت بە هەمان ئەم شێوەیە Don't Forget Them ئەو خەڵاتە زۆری تێدا بەدەستهێنابێت لەو فستیڤالە زۆری جیهاندا بەربڵاو بوو بێتەوە مەسەلە دوای ئەم بە پرۆژەی کچی بوو دوای بەڕاستی خۆی وەکو پرۆژە لە پێش ئەم پرۆژە بوو بەس وەکو ناردن بۆ فستیڤالەکان دوای ئەم بەرهەمە بوو بەرهەمێکی دێ بە ناوی پێشمەرگە From Britain واتە پێشمەرگە لە بریتانیاوە کاتێک کە تیرۆسانی داعش هێرشیان کە لەسەر هەرێمی کوردستان ئەم دیمەنانە کەسەی بینن ئێمەش بیرمان کردەوە کە بگەڕێنەوە هەرێمی کوردستان بۆیە لەو کاتە ڕەوەندی کوردی لە وڵاتی بریتانیا خەڵکانێکی باشە هاتنەوە بۆ شانبەشانی برا پێشمەرگەکانیان بجەنگێن لە پێناوی خاک و نیشتیمانی خۆیانە بۆیە بەڕاستی ڕەوەندی کوردیش کوردستانیان لە دەرەوەی وڵات بێبەش نەبوون لەو نەهامەتیانەی لەو ناخۆشیانەی ڕاستەکە ئێمە وەکو جەستە لە دەرەوە ئەژین بەس بەڕاستی وەکو ڕۆح و گیان لەگەڵ برا پێشمەرگەکان و خاک و نیشتیمانی خۆیان نابوون ئەمە لە ساڵی چەند ئەمەیان ساڵی 2015 بۆ 16 بوو ئەف و 14 بۆ 15 بوو کاتێک کە لە جەلەولا وەزعی هاو بەسەرە ئەم فیلممان تۆمار کردووە کە 30 خولەکە بە زمانی ئینگلیزیە باسی لە دوو هەوڵاتی کوردی کوردستانی باشووری خۆمان دەگا ئەوە هەردوو هەوڵاتەکان کاک محەممەد و کاک کۆچەر ئەم دوو هاوڵاتیە لەگەڵ تەمان لەگەڵ کوردانی باگلەیمان لێ نەکەم ڕاستی لەگەڵ کوردانی وڵاتەکانی کە لە تاراوگە ژیاون وەکو کوردانی سوید وەکو کوردانی ئەڵمانیا کوردانی هۆڵندا لە ڕاستیە لە شوێنی کە ئاماژەم پێکردووە ئێمە فۆکەسمان لەسەر دوو هاوڵاتی بەریتانی بووە کوردن لەوێ دانیشتن بۆیە پێشمەرگە From Britain یانی پێشمەرگە لە بەریتانیاوە نەمانتوانین بڵێن پێشمەرگە From Europe ئەوانەمان نەگوتووە بەس ئەمە کاک شاه عوسمان پێشکاری ئەم بەرهەمەیە وەکو ئاماژەم پێکرد ئێستا ئەم بەرهەمە لەسەر شاشەی فستیڤالەکانایە لە چەند فستیڤال بەشداری کردو و چەند خەڵاتی بەدەستهێناوە ئەم بەرهەمە لە 30 فستیڤاڵی جیهان وەرگیراوە ئەمەیان لە 14 فستیڤال خەڵاتی بەدەستهێناوە خەڵاتەکانیش بریتین لە باشترین دەرهێنەر باشترین پرۆدیوسەر کە خۆم پرۆدیوسە و دەرهێنەر و وێنەگریش بووم باشترین میوزیک کە لەلایەن کاک دڵداشەنگە و کاروان تەنیاوە هیچ کاری موزیکی بۆ کراوە بە خۆبەخشانە سوپاسیانەکەم لێرەوە خەڵاتی زۆری باشی بەسێناوە ینی دڵخۆشین پێی
زۆر باشە کاک کەمەران پێمان بڵێ ئەمە بەگشتی لەکوێ تەنها لە جلەولا دیمەنەکان تۆمارکراون هەروەها فیلمی پێشوو ئەوەی دۆنت فۆرگێت دێم ئەوە لەکوێ تۆمارکراوە بەڵێ ئەوە وەکو ئاماژەم پێکرد ئەگە بچینە سەبابەتی پێشوو دۆنت فۆرگێت دێم واتە لە یادیان مەکەن ئەم بەرهەمە لە شاری دهۆک لەناو ئاوارەکانی دهۆکە کەمپی دۆمیس شاریە لەوەی وێنەگرتنی بۆ کراوە 15 ڕۆژ کاری وێنەگرتنی بۆ ئەنجام درراوە ئەمەش بە هەمانشی ئەمریکایان کە پێشمەرگە فرۆم بریتن لە جلەولا کاری وێنەگرتنی بۆ ئەنجام درراوە تقریبا بڵێن ئەو 2 هەفتە زیاتری پێچوو کاری وێنەگرتنەکەی بۆ کراوە زیاتر ئەو فیلمە دۆکمنتاران تۆ بەرهەمە تەناوە لە 2 هەفتە تێپەڕی کردە بۆم لە کاتێکی زۆر بێت یاخود یەکێک بە لەو فیلمانەی کە هەمیشە ئاستان کات بێتە بەردەمێ بۆی کە ورتر ئیشی لەسەر بکەی بڵێ کام فیلمە دۆکمنتاریان ئەفوان بەڕاستی وەکو لای بڕستان معلومێ کاری میدیایی و کاری بەتایبەتی فیلمساز و لە هەمویان بڵێن ئەستەمتر کاری دۆکیمنتاریە هەمویان ئەستەم دێتە ڕێگەیان و زائیدەن وەکو کات زۆرترین کاتی کە تێچوو بێت و کاتی بردبێ ئازادی ئاین لە وڵاتی بەریتانیا بە حکمی ئەوەی کە یەکەم بەرهەممان بووە وەکە یەکەم کاری دەرهێنان و پرۆدیوسی وێرەگرتن بۆ کردووە وەکو کات 4 مانگ زیاتری خایان بۆ لە مابینی ئاینەکان نبوو ئاین و ئاینزاکان نبوو کاتی زۆر ویست ئەگەر وەکو ئاستان بەڕاستیەوە زۆر ناڕەحەتی کردین بەس وەکو ناڕەحەتیش ئەوەی پێشمەگە فرۆمبرتن وەکو بۆ سەلامەتی گیانی خۆمان وەستاف لەگەڵمان نبوو بەگشتی فیلمەکانە لە بریتانیا و لە کوردستان بەرهەمێنی لە هیچ شوێنێکی تری کوردستان یا خۆت لە پارچەکانی تری کوردستان بێگومان لە وڵاتێکی تریش فیلمەکە بەرەم هێناوە نەخێ بەداخەوە هەوڵم داوە وەکو لە شوێنێکی ئاماژەم پێکردووە لە کاتێک کە وەزعی کۆبانەی کەوتە ئەو وەزعەوە پێم خۆش بوو کە لە ڕۆژئاواش بەرهەم دۆکیمەنتاریمان هەبێ بەس بمان نەگونجە بە حکمیەوەی کە سافێکی باش دەست نەکەوت و کۆمونیکیشنێکی ئۆتۆمان نەبوو لەگەڵ کوردانی ڕۆژئاوا و دەرهێنان و ئیشی فیلمسازیە لە ڕابردووە و لە ئایندە هەنگاوە نین هەنگاوی باشترین بچینە وڵاتەکانی کەوە و بە زمانەکانی کەش بەرهەم بێنین بەس هەر لە ڕابردووە هەر لە وڵاتی بەریتانیا و لەگەڵ هەرێمی کوردستان بووە بەرهەمان هێناوە بەرهەمەکانش بە زۆریان ئینگلیزی بووە بە دۆ کراوەتەوە بە زمانی کوردی ئەگەر بۆ بەنامەجێکی تەلەڤیزیۆنی بووبێ یا بۆ بەرهەمێکی کەناڵە کوردیەکان بووبێ ئەگەر بۆ بەرهەمەکەش بۆ بەرهەمێکی فستیڤاڵی یا ئەنتەرناشناڵی بووبێ بە زمانی ئینگلیزی بۆ شێوە کارمان کردووە کامەران ئەوەی لای من بۆتە پرسیارمە وەڵامەکەی وەربگرم سەبارەت بە و فیلمە دۆکمنتاری پێشمەرگە کە لە دەرەوەدا نمایش کراوە لە فیستیڤالدا بەشداری کردو خاڵاتی وەرگرتووە لایەن هاوڵاتیانی ئەوەی چۆن ڕوانراوە لەو فیلمەدا یاخود لیژنەی دادوەری چۆن هەڵیان سەکاندووە هەڵیان ینی هەڵی ئەسەنگێرن جۆرێکە چیان وتوە لەبارەیەوە بەڵێ وەکو لای زۆربمان ڕوونە پێشمەرگە لەو کاتێک کە وەزعی کوردستان و ڕۆژئاوا بۆ وەزعات تێپەڕی شەڕ و وەزعێکی ناخۆش کردە هەرێمی کوردستانیش ڕاستی کەلیمەی پێشمەرگە بەناو هەموو جیهانە بڵاو بوویەوە ناوێکی پیرۆز بووە کە بۆ مانایی کە لە پێناوی خاک و نیشتیمانی خۆیان دەجەنگێن بە خۆبەخشانە یاخود بە موچەیەکی زۆر کەم نیان هێشت ینی هەرێمی کوردستان ینی کەوێتە ژەدەستی تێرۆستانی داعشەوە پێشمەرگە ئەم ناوەکە هەڵنابژە بەڕاستی ناوێکی گەورە بوو ئەگەر کە نادەن بۆ فستیڤالەکان ینی بەداخەوە کاتێک کە ئێمە نادەنە فستیڤالەکانەوە وەزعی کۆرۆنا ڤایرۆسە بوو وەزعی کۆڤید-19 هەبوو کۆڤید-19 بەڕاستی هەموو وڵاتان و هەموو سێکتەرەکانی بەشەکانی جیهانی بەڕاستی بلۆک کرد نەمانتوانیوە خۆدی خۆمان وەکو ستافەکەم بەشدار بین لە هیچ فستیڤالێکی جیهانە بە حکمی فستیڤالەکان هەمووی ئۆنلاین بووە داخرابوون نەمانتوانی بکەین بەس ئەوەی کە فیدباکی خەڵکی و یا ئەو دادوەرانە کە لە لیژنەی دادوەریە کە فستیڤالەکان هەڵسەنگاندیان بۆ کردووە بە کۆمنت و یاخود بە وەکو جەریدە یا ڕۆژنامەیە شتێکیان لەسەر نووسیبێتین خۆشبەختانە زۆر دڵخۆشکەر بووە زۆران پێ باش بووە دەستخۆشێکی زۆریان کردووە و ئەوەتیان خواستوە کە کوردستانیش کەتێکی نەکرێت ژێر هەڕەشانەی زۆر باشە کاکەمەران ئەو کاتی کە فیلمەکەی تێدا بەرهەم دێنی هەروە لەگەڵ کاتی بڵاوکردنەوەکەدا تا چۆنە گرینگە نزیک بێ لە کاتی ئەو ڕووداوی کە بوون نەتۆ فیلمێکی دۆکومنتاری لەسەر بەرهەم دەهێنی بۆ داگیرکردنی ئەوەی جەلەولا کە بۆ نمونە باسە کرد ئەو دۆخی کە جەلەولاتی کەوت تا چۆنە گرینگە لە ماوەیەکی نزیکدا ئەو بەرهەمە بڵاو بکرێتەوە بە چاوی بینەران ئاشنا بێت بەڵێ پرسیارەکە زۆر جوانە بەڕاستی ینی ئەبێ ینی کات و هینەکەی گونجاو بێ ئەگە گونجاو نەبێت تۆزێک ینی کۆ نەبێت
کە هەر شتێکیش کۆن بوو لە چێژی کەوتۆ نییە من تەسەوەرم وا بوو ئەگەر لەو کاتە کە وەزعی جەلەولا بەم شێوەیە بوو ئەگەر ئێمە ئەم فیلمان بنادایەتە فستیڤالەکان جیهان لە جاتی کە ئێستا سی فستیڤاڵی جیهان وەریگرتووە من تەسەوەرمە کە ناندوو ئەوەندە و زیاتریش بایەتەوە ئەوش هۆکارەکەی ئەوە بوو کە نەمانتوانین لەو کاتا بینێرینە فستیڤالەکان ئەم بەرهەمە لە ڕاستیە بۆ کەناڵێکی بەریتانی بۆ وەکو BBC کە وەختی خۆی یاخو بەتەمەحی کەناڵێکی بەریتانی داخلی BBC یا کەناڵ 4 یا کەناڵی لە کەناڵەکانی ناوەی بەریتانیا بووە بەرهەمان هێناوە ئەویش چەند ئاستەنگێکی بۆ دروست بوو کاتێک کە گەڕاینەوە وڵاتی بەریتانیا ئەم بەرهەمە خۆی تۆم لە سانسۆرێکی سیاسیان لەسەردانا بۆ مانایی کە ئەمباسی کوردستانی گەورەمان تیا کردووە کوردستانی گەورە داباش بوو وەسەر چوار وڵاتە خۆشی ئەم وڵاتانە ببورن کێ دابەشی کردو چۆن دابش بووە بینەران و خۆشیان باش دەزان جا ئەمە هۆکارێ بوو هۆکاری دووەمیان ئەوە بکە ئەو هاوڵاتیە خۆبەخشە کوردانی کە ئەگەڕانەوە هەرێمی کوردستان کاتێک کە شەڕ ڕوویا بوو کە ئەگەڕانە وڵاتی بەریتانیا لەلایەن حکوومەتی بەریتانیەوە ئاسنگێکیان بۆ دروست دەکرا لەبەرەوە تۆزێک بەرکەوتەی بڵێن چەکداریان هەیە وەکو خۆبەخشەڕیان کردووە وە چەک وەسڵحەیان بینیوە وە کۆمونیکیشنێکی باشیان هەیە لەگەڵ تیمەکانی بڵێن پێشمەرگە یا بەعکسەوە یا داعش بێ یا هەر کەسێکە بێ یا گرۆپە چەکدارەکانی کە جا ئەمە لە ڕووی ئەمنیەتەوە حکوومەتی بەریتانیا تۆزێک سانسۆری دانا لەسەر ئەو هاوڵاتیانە ئێمە بەبوونی ئەوەی کە نەبینە ینی مەباحثی ژیانی ئەوانە یاخود تووشی ئەستەمێکی یاسایی بنەوە ئێمە ئەم بەرهەمان ڕاگرت نەمانتوانی بینێنە فستیڤالەکان نەمانتوانی بینێنە بە کەناڵە ئەژنەبیەکان وەکو فوتج بەڵێ لیان وەرەگرتین وەکو لە قەتات وەکو دیمن لیان وەرەگرتین ئەیان کرد بە مەسەبن ڕاپۆرتێکی خۆیان یا بۆ بەرهەمێکی خۆیان یا بۆ هەواڵێکی نیوزی خۆیان بەزەو کاتێ ناوی دەرهێنەر و کامەران پێوەمە بە بەرهەمەکەەوە وەکو کۆمپانیا نەوەکو پێشماگە نەوەکو هەنی گەورەی کوردستان ئێمەش بەڕاستی فۆکەسمان لەسەر ڕووە مادیەکەی نەبوو ئەوەندە فۆکەسمان لەسەر لایەنە معنەوەکەی هەبووە کە ئەم بەرهەممان کردووە وەکو کۆستی مادی کۆستێکی بەڕاستی زۆری کردووی بەس ئێمە ئەومانە وەلانە لە بەخاتری ئەم کۆمەڵە ئەم ینی ڕیزنانەکە عەرزم کردن دوای نردمانە فستیڤالەکان پرسیارەکەی بەڕێزدەوە بەڕاستی ئێمە ینی قورسایی و سەنگایی خۆی هەیە لە کاتی خۆیان بینێری بۆ هێشتاکە گەرما و گەرمە ئەگەر لە گەرما گەرم تێپەڕی تۆزێ خاوە بێتەوە بەس خۆشبەختانە ینی خڵاتی باشی بەسێناوە کاکامەران ئەمێ باز لە کاستی کارەکانتم بۆ بکەیت ئایا هەر تیمێک ئێوە کاری تێدا دەکەن کە بڕیاردن دۆکومنتارێک بەرهەمهێنن ئایا تیمەکان جیاوازیان هەیە یاخود تیمەکەن بەردەوام لە کارکردن لێرە و لە بەریتانیاش بەڵێ خۆی دیپەندی ئەو بەرهەمەکە هەڵێ بژێرین ئەگەر ئەو بەرهەمە پێویستی کرد بە کاستێکی بیانی ئەوە ئێمە ئەتوانین کاسی بیانی بۆ دابینکەین ئەگەر ئەو بەرهەمەش کە ئێمە هەڵێ بژێرین ئەگەر بە زمانی کوردی خۆمان بێ لۆکیشنەکەی ینی دیپەندی ئەو لۆکیشنە ینی کە تۆی لە هەرێمی کوردستان نابێ پێویستە کاستافێکی کاستێکی کوردی لەگەڵا بێ ئەگەر لە دەرەی وڵات بێ ئەو کاتێ دیپەندی ئەوەیە بەس ئێمە ستافی خۆمان هەیە وەکو کام فیلم پرۆدەکشن ستافێکی ئەکادمی تۆکوی باشمان هەیە لە کای ڕاگەاندنە کارەکەین فیلمسازیەکەین دەرهێنەر و پرۆدیوسە و مۆنتێر و ینی کامێرەمانی باشمان هەیە ئەگەر بۆ بەنامجی تەلەڤیزیۆنی بێ ئەوە بۆ کاسی خۆمانێکین ئەگەر بەنامەی دۆکیمنتاری بێ تەمەن ئەیگۆڕێ زۆر باشە کاکامەران ئەگەر باسی کاری ئایندەتان و پرۆژەی ئایندەتان ئەمڕۆ بکەیت بەڵێ کاری ئایندەمان ئەگەر تەمەن باقی بوو توانیمان بەرهەمێکە باسی کوردێکی ڕۆژاوای ئەفۆ کوردێکی ڕۆژهەڵاتەکە کە لە وڵاتی بەریتانیا پێشەوەی وەفاتکە ئەم هاوڵاتیە بەرهەمێکە خۆی لە 48 خولە دەبینێتەوانێ لای زۆربەی بینەران ئەوەی کە لە وڵاتی بەریتانیا بژی ئەزانێت کە تۆچتە لای پزیشکێک یەکەم جار کە ناوی خۆ تۆمارەکەی ئەم فۆرمێک دەیاتێ فۆرمەکە بە شێوەیەکی خۆبەخشانەیە داوای لەوە کە تۆ دوای وەفاتکردن کە وەفاتت کرد چی ئەندامێکی جەستەی خۆت دەبەخشی ئەم هاوڵاتی کوردە وەسێتی کردووە بڵێن فۆرمەکەی پڕۆ کردووە کە جەستەی خۆی ببەخشێ دوای وەفاتکردنی 3-4 ساڵ دوای ئەوە ئەم هاوڵاتیە لە 2 مانگی ڕابردووە وەفاتی کردووە کە ئێمە لەوێ کاری هەمان بۆ کردو وێنەگرتنا بۆ کردووە بە هێشتا ڕستاونە بۆ کاری وێنەگرتنەکەم ئەم هاوڵاتی کە وەفاتی کردووە 5 ئەندامی جەستەی خۆی بەخشیوە بە شێوەیەکی خۆبەخشانە کە وەکو دڵی وەکو هەردوو گوچیلەی
وەکو سپڵی و جگەری وانی بەخشیوە ئێستا بەخشیتی بەو هاوڵاتی ئینگلیزیانەی کە بە زمان کوردی نین ینی نەیبەخشی بە کەسێک کە بزانێت کێیە بە هاوڵاتی ئینگلیزین ئەوانە خۆشبەختان لە ژیان ئەماون ژیانەکە بڕێەکەن ئێمە ئەم بەرهەمە کە بینیمانەوە بڕاستی بەرهەمێکی زۆر تۆکمە و ڕێکوپێکە کارێکی ئینسانیە کارێکە بۆ هاندانی هەم ڕەوەندی کوردیە لە دەرەوەی وڵات و هەمانش بە هەمان کاتیش کارێکە بۆ هاندانی مجتەمەعی کوردەواری خۆمان کە ئەم کارە بڕاستی کە من دوای خۆم وەفاتکەم هیچ ئیسفادەیەک لە جەستەی خۆم نەکەم بە کەسانی دوای من کە پێویستیان بە ئەندامێکی جەستەی من هەیە ببەخشن ئەم بەرهەمێکی زمان بە ئینگلیزی و کوردیە بە هەردوو زمانەکەتیا باشدارە تەمەناکەن کە ئینشەڵا بەرهەمێکی باشی هەبێ ئەگەر هەر کەناڵێکی کوردی هاتە پێشەوە ئەتوانین بیدەین بۆ ئەگەر ناینەری فستیڤالەکانەوەش باشە لێرەوە دواوتە دوا پامت بیگەیانی چی دەبێت؟ وڵا زۆر سپاس ئەمەوەیە کە دواوتەمەوەیە کە لە شوێنێکە ئاماژەم پێ کردووە ئێمەی دەرهێنەر یا ئەمەی فیلمساز لە دەری وڵات بە حکمیەوەی کە فترێکی زۆرە لە دەری وڵاتەژی کاری دەرهێنان و فیلمسازیەکەین و لەگەڵ هاوڕەکانی خۆمە بەڕاستی کەسانی زۆر لە من شارەزاتر هەیە زۆر لە من کادیمیتر هەیە ینی ونن ڕاستی ئەگە بتوان ینی وەزارەتی ڕۆشنبیری ینی کاراسانەکەم بۆ بکە و سپۆنسەرکردنی ئەم بەرهەمانەکەی بەرهەمی دێنی لە هەمان کاتە بەڕاستیە بێتە مای سەربەرزی هەرێمی کوردستانی وەکو پێشمەرگە وەکو لەنا ئاوارەکانە فلیمان کردووە ئێمە دانەبڕاوی تەمەناکەم ببینە پردی نێوان هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان وەکو بیانیەکان وەزارەتی ڕۆشنبیری ینی ئاوڕێکمان لێ بداتەوە بەڕاستی ئێمە وەکو سەربازێکی ون لە دەرەوەی وڵات لەوچە کەسێکی ئەو تۆ نەمابینێ کەمترین کات بەر تەلەڤیزیۆنی و بەر کامێرەکەوتبی لە هەمان کاتە ئەگەر بەرهەمەکەمان ساغ نەبێتەوە لە ناو کەناڵە کوردیەکانە ئەم بەرهەمە کۆستێکی مادی زۆری تێچێت بەڕاستی جیاوازترە لەگەڵ هەرێمی کوردستانە کە تۆ بەرهەمێکی دۆکیمەنتاری ئەنجام بدەیت وەکو زمانی خۆتە وەکو نیشتیمانی خۆتە بەس بەنسبەت ئێمەوە کە لە دەری وڵاتە ژین بەڕاستی ئەستەمە ناڕەحەتە کۆستێکی مادی دقات و زیاتر بێتوان لە کۆستی مادی بەراوردکردن بە هەرێمی کوردستان ئەگە وەزارەتی ڕۆشنبیری کارێکی وا بکات ئێمە بەرهەمەکانمان سپۆنسەریش مادی بکرێت تا بتوانین لەو دەرگایەوە بچونین ناو دنیای جیهانی دەرەوەی هەرێمی کوردستان. زۆر باشە کاک کامەران کەریم دەرهێنەر زۆر سپاس بۆی لا پرۆگرامەکەمان لەگەڵمان بەشدار بووی سپاس بۆ تەواوی گفتوگۆکانت کاک کامەران. بەڵێ ئاستا ناوبڕێک وەرەگرین و پاشان لە بەرنامەی بەیانی باش کوردستان بەردەوام بین.